متحەزەکەم بۆ 1964 ساڵکە بەڵێ ترێندین ترێندن زۆر بەخێر بێ جۆکە و پێ چۆنە زۆر خۆشە ڕێک ئەوە بوو کە داتان نابوو تۆزێک بێ خزمەتە تۆزێک کێ بێ خزمەتی بکە خەڵک حکوومەت شتێک هاوڵاتی ئێمە کە هاتین چواردۆری خۆمان پانە کردوانەیە حکومەت چی لە ئێمە بکات ینی خۆی مەشەچێک بێ نەخێنم لێ حکومەت و لایانی دەسەڵاتدار و ژینگە پارێزان خۆمان پێشە شتێک خۆمان ئێستا ئێمە چەند ئافرەتێکی لێرە هەچێکمان هەڕشت بدوێ خۆمان باکۆیکەینەوە یعنی تۆ کەیرت پاکردەوە ماڵەکەی خۆشت پاگەکەیتەوە ئەی تۆ قبوڵەکەی لە ماڵەکە خۆ تا شتێک بخۆیت و فڕێ بیەی قبوڵی ناکەی ئەی بۆچی لێرەوە ئەەکەی گروپەکەتانە بینم هەموو تەمەێکی تایە چۆنە ئاوا بۆ بەیەکەوە مرتاحن وەڵاهی ڕێز پێش هەموو شتێکە لە لای ئێمە و لە لای ئێمە کەسیش بێڕێزی بەیەک ناکات بەتایبەت مامۆستاکەمان وای کردووە کە ئێمە ئاواتە بابین لە ناویەکە گوتی گروپی ڕەشاقەم هەیە ئەچنە ڕەشاقە و شاخەوانی و هەموو شتێکی تیا بەتایبەتی پیادەڕەوی بۆ ئافرەتە بەتەمناکان زۆر باشە ئیتر بۆ گەنجەکانیش بۆ جێگۆڕینێکی خۆیان یان ئیتر ئاوە چون سواری بە لە مشتیوا بوون یان نەوەڵا جارێ بەتەمان بڕۆن وڵی نازانم ئەگەر بکرێت ئەڕۆین ئەگەر نەکرێت چونکە زۆربەی ئافرەتەکان تەمەێکیان هەیە ناتوان بێنە خوارەوە چ شتێکی ئێرە زۆر سەرنجڕاکێش بوو بەلاتەوە دیمەنەکەی زۆر خۆشە دیمەنەکەی زۆر جوانە